خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی کاریگەری عراقی و کوردستانی هەوڵەدات بە ڕێگایەکی ڕاست و ڕەوان بێ پێچ و پەنا سیاسەتێک پێشکەشی خەڵکی عراق و کوردستان بکات کە ئیدی هەموو خەڵک ڕێگا ڕاستەکەی بۆ ڕۆشن بێت. ئەگەرچی لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک کێشەی کەڵەکە بوو لە عراق وەرێمی کوردستان هەبە، بەڵام یەکێتی بە سیاسەتێکی نوێ و بە سیاسەتێکی دەرەنجامویست هەوڵەدات کار بکات. وە لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان گەیشتە لەندەن و دەیەوێت ناوەندە نێودەوڵەتیەکانیش بۆ خزمەتی پرسی کوردی بەکار بهێنێت. هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خزمەتکردنی خەڵک لە هەرێمی کوردستان و لە عراق و ڕێخستنەوەی پەیوەندیە ئاڵۆزکاوەکە ئیقلیمیەکان و نێودەوڵەتیەکان چی دەبێت ئەم شەو لەگەڵ بەڕێز سرا عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ دەکەین. بەڕێز کاک سرا سوپاس بۆ دەرفەتە. کاک سرا لەوە دەست پێ بکەین. سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی بەریتانیای کردووە و بەشێک لەوانە دیدارەکانی لە چەند وێنە و ڤیددیۆیەکدا دەرکەوتووە، بەڵامەکیت خەڵکی تری شەبینێ. ئەمە ئەم سەردانانە سەردانی سەرف حزبین یاخود لە پێناو مەنفعەتی گشتی و ڕێخستنەوەی پەیوەندی ئاڵۆزەکانی یان نێودەوڵەتیەکەوەی کە لە پێشچیا باسم. بەڵێ زۆر سپاس. وڵات طبعاً زۆر گرنگی مە فەرق لەنێوان ئەم دوو شتە نەکەین. یعنی حزبی سیاسیش بۆ ئەوە دروستە بێ، ینی بۆ ئاماجە سیاسەکان دروستە بێ و هەروەها ئاماجە نەتەوەیەکانیش دەڕووی حزبە سیاسەکانەوە جێبەجێ دەبێت لە ڕێی بێگومان کان ڕسمیەکانی حکومڕانیکردن حکوومەت پەرلەمان ئەمانە دەوری گرنگە گێڕن، بەڵام خۆتەزانی ینی لە زۆر ڕێیەکێتی نیشتیمانی کوردستان وایە کە هەموو ڕێڕەوانەی بە حکومڕانی پێویستن لە حکومڕانیکردن لە حکوومەت لە پەرلەمان لە دەستگاکانی ڕسمی بەڕێوەشۆنی خۆیان حزبە سیاسیەکان ئەتوانن دەورێکی گرنگش بگەن لە هەم لە پەرەپێدانی ئەو دەوری ئەو دامەزراوانە و هەم لە هەمان کاشا لە فراوانکردنی ئەندێشەی سیاسی. حزبە سیاسیەکان بە تایبەتی بۆ حزبێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها بۆ بابەتێکی وەکو مەسەلەی کورد حزبی سیاسی دەورێکی زۆر گرنگە لەو مۆزوعە. نەک لە کوردستان پێم وایە لە عێراقیش ئەم دوو بۆچوونە ڕاستە. ئێستا سوێدی کەیت عێراق دەستوری هەیە، عێراق پەرلەمانی هەیە، زیاد دەمەرجەیەکی سیاسی هەیە، بەڵام حزبە سیاسیەکان دائیمەن ڕۆڵەگەێن لە تەحالفاتەکانە، ڕۆڵەگەێن لە ئاسانکردنی ڕێگای ئەو بابەتانەی کە نەدەستور بەتەنیا توانێت قسەی لەسەرکە و نە دەستگا مەستەکیەکان دەتوانن. بۆیە حزبی سیاسی لە مۆزوعات دەوری گرنگی گێرە. سەردانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڤاڵ باڤڵ جەنەرال تاڵەبانیش لەم چوارچەوەیە هەم بۆ حزبایەتیەکە گرنگە و هەم بۆ مەسەلەی کوردیش گرنگە، چونکە خۆ ئێمە حزبە سیاسیەکەمان وەزیفەی مەسەلەی لەوەتی هەیە وەزیفەکەی مەسەلەی کورد بووە و لەوەتی هەیە کاری بۆ ئەم بستنەوە سیاسی بگاتە شوێنی خۆی. لەم چوارچەوەیە دیدارەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە لەندەن هەڵەسەنگێری و لە گفتوگۆکانیشی ئەم بابەتە ڕەنگی داوەتەوە. قسەکردن لەسەر کێشەکانی هەرێمی کوردستان، قسەکردن لەسەر وزەنزەری و دیدبۆچوونی یەکێتی نیشتیمانی کوردستان کارێکی ڕاستە و ڕوونکردنەوەی ئەم ڕاستیانەش بۆ وڵاتانی دەرەوەش بەشێکە لە هەم دڵماسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، بەشێکە لە دڵماسەتی کوردی. خۆیمە لە ناو وڵاتیش بڵێن لە دیدارەکان لەگەڵ قوسڵخانەکان، لەگەڵ باڵۆزخانەکان، لەگەڵ باڵۆزەکان کە دیداری دەوری دروستە بێ لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوان، لە نێوان حزبە سیاسیەکان و لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان. دیارە ئەمڕۆ نە کوردستان و نە عێراق و نە دنیاش لێکدابراو نییە، بەڵکو هەموو لایەک ئەتوانن بە تایبەتی بۆ تەجروبەی سیاسی کوردستان لە 1991ەوە تەجروبەی سیاسی لە کوردستان و لە 2003ەوە کە ڕژێمی سەدام حوسێن ڕووخا تەجروبەی سیاسی عێراقیش بەشێکە لە معادلەی ئیقلیمی نێودەوڵەتی و یعنی تەنیا بڕیاردەر تێیدا نە کورد خۆی بووە نە عێراقیان خۆیان بوونە بە تەنیا. قسە لەسەر ئەوەیە کە ئەو کاتە باشە باردۆخە بڵێن
دۆستەکانی کورد و دۆستەکانی عێراق دەورێکی ئیجابی بگێڕن یاخود دەورێکی سلبی دەگێڕن ئێمە پێمان وایە لەم چوارچێوە سەردانەکەی سەرۆک باڤڵ دەچێتە خانەیەوەی کە بۆ ڕۆڵگیرانێکی ئیجابی وڵاتی وەکو بەریتانیا و ئەو دامەزراوە و ئەو ناوەندانەی کە دەتوان بیر بکەنەوە یعنی بۆ چارەسەری کێشەکان بۆیە ئەگەر دیقەتیش بدەی لە دەستگا ڕسمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاگەیاندنە ڕسمیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تەفاسیلی ئەو گفتوگۆیی کە سەرۆک باڤڵ لەگەڵ لایەنە بەریتانیەکان کردیان بڵاو نەبووە بەڵکو ینی خەڵکی تر بڵاوی کردەوە کە خەڵکی تری بڵاوی کردەوە لەبەرەوەی ئەساسی بابەتەکە بۆ ڕاگەاندن نەبووە بەڵام خەڵکی دیکە بڵاوی کردەوە بیرۆکەکانی کاک باڤڵ بیرۆبۆچوونەکانی لەسەر بۆزی سیاسی کوردستان لەسەر بۆزی عێراق ینی بیرۆبۆچوونێکی ناباولێن ئەوەیەک شەرماوەرە باڵین بڵێن بەنهێنی باز بکرێ و نەجیاوازە لەو بیرۆچوونانەی کە لە کوردستان وتوێتی لە دیبەیتەکانی کە لە هەولێر کراوە دیبەیتەکانی کە لە سلێمانی کراوە سەرۆک باڤڵ دایمەن ئەمەی وتووە کە کێشەکانی یەکێتی و پارتی کێشەکانی عملی سیاسی پرۆسی سیاسی لە کوردستان سەرچاوەکەی لە چییە و گوێ ڕێگاکانی حەلکردن چۆنە و ئاخر دیداریشی کە بڵێن ئاخر کۆبنەوەی کە لە نێوان مەکتەبی سیاسیەت دوولاکرا هەمانە بۆچوونان دووبارە کراوەتەوە بۆیە لەمڕۆوە ئەوەی کە تازە بوو با بڵێن لێدوانی بڵێن وتەبێژی پارتی بوو و خۆیەتی واڵن وزنزاری حزبەکەی خۆی ڕوون کاتەوە بەڵام بەو توندیە و بەو شێوە قسەکردنا لە ڕاستیە ئەبێ حسابی ئەوە بکرا بە بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی یەکەم بۆ حەقی نەبێ بیربۆچوونەکانی خۆی بڵێ دووەم بۆچی ئەم بیربۆچوونانە کە ئەوترێت ینی شەرمی لێ بکەیان دێ بترسێتەوە لەو چوارچێوەیە پێمان وایە ئەو بیربۆچوونانی کە کاک باڤڵ بیربۆچوون یەکێتی نیشتیمانی کوردستانن و تعبیر لە سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە سیاسێکی گرتووە ئێستاکە و هەموو کێشانەشی لە هەموو دیدارەکانی یەکێتی لەگەڵ حزبەکانی کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ مجتەمەعی دەولی لەگەڵ ناوبەشیوانە باشەکانی کە هەوڵیاندا نێوان یەکێتی و پارتی چاکەنەوە لە حکومڕانیکردنە لە بابەتی هەڵبژاردنە لە بابەتەکانی دیکەیە هەموو ئەوان یەکێتی نیشتیمانی هەموومانەی بۆ لایەنەکانی تر باس کردووە بۆ تەبێژی پارتی کاکسران باز لەوە کە نە ئەبوو کێشانە لە دەرەوە باز بکرێن خراپی ئەو بابەتە لە چیدایە مەسەلەن تۆ تازە کێشەکەی هەیە و دەتوایە دنیای دەرەوە دابڕاو بێ یان نە دنیای دەرەوە کاکە نە دنیای دەرەوە دابراوە نە معادلەی سیاسی لە کوردستان بەکو باسشم کرد معادلەی سیاسی لە کوردستان یعنی ڕاست ئەم تەجربەیەکی خۆماڵیە کورد خۆی دروستی کردووە بە تێکۆشانی خۆی بە خەباتی خۆی شۆڕشی بۆ کردو خەباتی بۆ کردو کاتێک کە باڵن کۆمەلگەی نێودەوڵەتیش بەشێک نەبوون لە معادلەی سیاسی کوردستان بۆ لایەنگیری دەوڵەتی مەرکەزی عێراقیش بوون بەڵام لە ڕاستیە لە 91ەوە کە ئەم زۆنە بۆ کوردستان دروست بووە و دوای ئەوەش لە 2023 شەو عێراق خۆشی بۆتە بەشێک لەو زۆنەی کە ینی مجتەمەعی دەولی و مجتەمەعی ئیقلیمی بە هەموو منانیەکانی خۆشیانەوە ینی بەشێکن لە معادلە لە قسەکردن لەسەر عێراق لەسەر مستەقبەلی عێراق لە مستەقبەلی کوردستان لەبەرەوە ئەمە ینی هەڵسەنگاندێکی موافق نییە کە پێمان وایە ینی بە زمانی کوردی ئەم قسانە بێت لەگەڵ خۆمانە باسکەین چونکە هەم بابەتەکان شانێکی ینی مادەم کوردستانی عێراقین کەواتە ئیقلیم نێودەوڵەتیشن و هەمیش با بڵێن هەموو لایەک ئەزانن ڕاستیەکانی ئەم بابەتانە چییە بۆیە چارەسەرکردنی باشتر لەوەی کە حاشای لێ بکەینە دەبایە باسکە کەواتە یان کەواتان کێشانە هەیە ئەولاترە کە هێزە سیاسەکانی کوردستان بە یەکێتی و پارتی و هەموو لایەنەکانەوە چارەسەری بکەن بەڵام کە چارەسەر نەکرا باسکردنی ئەو کێشانە ینی نە گەورەی دەکات وەنە باڵێن بچوشی دەکات کاکسرانی و هیچ کاتێک ڕێگریان لە هیچ کەسێکیان کردووە کە بیە خزمەتی هەڵبجە گەرمیان ڕاپەڕی سلێمانی هیچ کەسێکتان ڕاستپاردووە کە ڕێگری لە هیچ دام و دەستگایەکی خۆی حکومەت یارم خۆی ماوە پێشتانی کۆمەڵک ئەحسای بڵاو کردێتەوە کە ئەڵێ ینی وەرە ئورتیباسە ئەو ژمارانە بەڵام دەڵێت کە خزمەتی ئەوەندە خزمەتی سلێمانیمان کردو ئەوەندە خزمەتی گەرمیانمان کردو کەواتە ئەو مەقبەلەی ڕەتەکاتەوە من نامێ بچمە تەلەحانەوەی کە کێ وای و تۆ کێوا دەڵێ ئەمە یەکەم دووەم ڕاستەکەی ئێمە ینی یەکێتی نیشتیمانی لە زۆر ڕائیشی وایە نەک تەنیا سلێمانی و بڵێن گەرمیان
غەدر لێکراوە کە ئەمە بابەتێکە قسەمان زۆر لەسەر کرد وەکو بەشێکە لە حەسارێکی سیاسی بەڵام ڕاستیەکەی خزمەتگوزاری کێشەی خزمەتگوزاری کێشەیەکە حکوومەت یاریمی کوردستان بۆ لە هەولێری شێوە لە پێشمان وایە لە بادنیای شەیە وەدا بانگەوازکردنی یەکێتی نیشتمان کوردستان بۆ چارەسەری ئەو کێشانە کە ماوەی پێشدا ڕێکەوتنێکی نێوان سەرۆکی حکوومەت و بەڕێز سەرۆکی حکوومەت و بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت کرا بە ئامادەبوونی بڵێ وەزیری دارایی کە دەکاتە ینی ئیتلافە سەرۆکیەکەی حکومڕانیکردن کە یەکێتی و پارتی و گۆڕانە ینی دۆزینەوەی ڕێگا چارەسەر خۆی لە خۆیان هەم دیوێکی ئیجابی هەیە هەم معنایەوەیشە کە ئەم کێشانە ڕاستن بۆیە پێویستی بە چاسەکردن بوو لەبەرەوە باشتر وایە ئێمە بڵێن کە بڵێن جیاوازی نەکرێت لە حکومڕانیکردنە و هەروەها لە بریشمان بێت کە کوردستان بە یەک پاکێز کە سەیرەکەی لە چاو سلێمانی و گەرمیان لە چاو بڵێن هەولێر و دهۆک غەدر لێکراوترن ئەوە نەبێت کام شتێک پێرفێکت بێت لە هەولێر و لە دهۆک و پێویستە هەر حکوومەتێکی دەربەست کە ئێمە پێوانە حکوومەت یاریمی کوردستان دەبێت حکوومەتێکی دەربەست بێ و لە هەندێک مەراحلە ئەم دەربەستی خۆی نیشان داوا کابینەکانە حکومڕانیکردنە بەڵام حکوومەتێکی دەربەست دەبێت ئەم شتانە ڕەچاو بکە و ئەم بابەتانە بە هەند وەربگرێ کە قسە لەسەر ئەوە نییە کە غەدر لێکرا و غەدر لێکراوتر بێ بەڵکو بەڵە خزمەت گوزارتر و خزمەت ینی خزمەت گوزارتر و ینی بڵێ منافسەکە لەسەر ئەوە بێت ینی لەسەر ئەوە هین ببێت بۆ یەکێتی نیشتمانی کوردستان چارەسەر ئەم بابەتانە زۆر گرگەوە لەسەر بنچینی ئەوەش هەم لەگەڵ حکوومەت یارێم یعنی لەسەر باڵن سیینی حکوومەت یارێم کە یەکێتی و پارتی و گۆڕانە ئەم ڕێگایی هەوڵدا چارەسەر کە هەم لە دەستوری هەم لە بڵێن بابەتی داعینی بودجێ عێراقیشە ئەم بابەتەی تەثبیت کرد و کار باشتر وایە کە یعنی پرۆسی سیاسی لە کوردستان و لە عێراق بە ڕیلاکسی لەگەڵ بابەتە تعامل بکەن نەک وەکو هەندێک جار بە توندی هەندێک جار بە تەخوینکردن هەندێک جار بە دروستکردنی گرژیەکەوە کە ئێمە ینی وای کردووە کە بۆ نمونە یەکریزی کوردستانینێک لە هەرێمی کوردستان بەڵکو بۆ قەزایەکانی دیکەی ناوچەکانی تری وەکو ناوچە دابراوەکانیش ببێتە بڵێ وەکچۆڵێ ببێتە خەونێک کە هەموو هێزە سیاسەکان باسەکەن و داوای دەکەن. کاکستران ئێستا سیاسەتی حزبەکە بەڕێستان یەکێتی نیشتیمانی کوردستان وا دەرەکەوێت کە هادفترن ینی لە هەموو کێشەیەکە قسەی کۆتاییتان ینی یەک قسەتان هەیە ئەمە لە یەکگرتوویتانە لە گۆڕانکاری سیاست وەڵا یەکگرتووی بۆ نەک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە یەکێتی خۆی توانێت یەکگرتوویەکەی بسەلمێنێ یاخۆ بۆ حزب سیاسەکانی دیکەش وابێ یاخۆ بۆ پارتیش وابێ یاخۆ بۆ گۆڕان بوابێ هەم ینی پرۆسی سیاسی لە کوردستان دەیسەلمێنێ کە ئەگەر هێزە سیاسەکان لە ناو خۆیانە کێشەیان هەبێ ڕاستەی کێشەن بۆ هەرێمی کوردستان یعنی ئەو کاتانەی کە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی پێمان وا بە کێشە هەیەوە کێشە بۆ لە ساڵەکانی ڕابردووە ئەنی خۆ یەکێتی لە هێزێکی سیاسی کە دەورێک جیای لە چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان لە هەندێک شوێنە ڕاوەستابوونەیە توانین کێشەکان چارەسەر بکات چونکە کێشەی خۆی هەبوو لەبەرەوە ئێستا کە یەکێتی یەکگرتووە ئەمە مەفروضە جێگەی دڵخۆشی بێ بۆ هێزە سیاسەکانی دیکە و ببێتە نەک با بڵێن پرۆسی سیاسی وای لێبێ هەرجاری حزبێک یەکگرتووە حزبێکی کە بەداخەو کێشەی تێکەوە ئێستا بۆ نمونەکە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکەوەی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک باوەڵ باسی کرد یعنی کە ئەگەر یەکێتی یەکگرتووە ئێستا کە واشە و ئەگەر خۆزگە پارتیشە کردووە زۆر لە کێشەکان هەل ئاسانترە بوو بەڵام ئەوەی کە ئەو باسی کرد دەستی ئەم لە ئاگادای دەستی ئەو لابێ معنای وایە کە یەکێتیش نەیتوانی ئیسفادەی لە وێگرتووی خۆی بکە و پێمان وایە ئەگەر ئەو کاتێشی کە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکگرتوو نەبوو قسە زۆر ئەکرا ئاراسی سیاسی جیاجیای تایە پارتی لە قیمەی قوتی خۆی بە کەو کاتێک کە جەلای مام جەلال و یا دوای جەلای مام جەلال کە نەخۆش کەوت پارتیش نەیتوانی ئەجندا سیاسەکانی خۆی سەر بکرێت کەواتە یەکگرتووی هێزە سیاسەکان لە ناوخۆدا یەکگرتووی هێزە سیاسەکان لەگەڵ یەکتریە ینی ئەتوانێت بژاردە باشەکە بێت بۆ پرۆسی سیاسی کوردستان ئەوە کە ئەمە بیرکردنەوەی تەسکی حیزبایەتیە کە پێمان وایە مەسەن بۆ لاوازبوونی هێزێکی سیاسی فرسەتە ئێمە لە ناوی بەرین و بتووکی کەینەوە هینیکەین چونکە هێزی سیاسی چەند حەسار بخیتە سەری چەند باڵێن لە ئەزایەکە لە گۆشەیەکە
چرنۆکی زیاترە بێ و ئەمە نابێتە چارەسەری باش ئەم بەڕاشکاوی پرسیارێ بکەم ئێوە پێتان خۆشە پارتی لە ناوخۆیان پەرتەوازە بێ و لاواز بێ ئەمە پێم وایە سیاسیەکەتی شماکان نەک پێی ناخۆشە کە پەرتەوازە بن بەڵکوکەتی شماکان بەڕسمی و بە ناڕسمی پێی خۆشە کە هێزە سیاسەکانی کوردستان بە یەکگرتووی بڕۆن چونکە یەکێتی خۆی ئەم یەکگرتووی بەتەنیا بۆ خۆی ناوێ بەڵکو بۆ هێزە سیاسەکانی تری کوردستانیشی وە بەرهەمیشی نابێ کاک زانە تۆ سەیری سیاستکەین لە کوردستان و لە عێراق ئەو کاتانەی کە عێراق زەعیفە بوو کە کوردستان بەقۆتە وەمان دەزانی بۆ نمونە فەرزکردنی مەرجەکانی خۆم بەسەر عێراق ئاسانترە بێت بەڵام لە ڕاستیە عێراق کە نەیتوانین بڕیار بدا کە نەیەتوانی با بڵێن بەهۆی داعش بەهۆی قاعیدە بەهۆی باڵێن ئەو سنوورەی کە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە کە ڕێژ کراوە بە داعش و بە ڕێگای بڵێن ئالۆسکا و بە تەنیا بە تایەر هاتشۆ دەکرا ئەم تۆ نەتوانیت لەم بەغدایە هەلومەرجێک دروست بکەیت کە شەرتەکانی تۆ قبول بکەن بکەوتە حیواریشەوە دوای بە قۆت بۆتەوە ئێستا هەرێمی کوردستان ڕەنگە لە هەندێک جمگەدا زەعیفە کەواتە بە قووەتی هەرێمی کوردستان و بە قووەتی بەغدا نابێن بە شتێکی ڕۆمانسی سەیریکەن بە خراپە سەیریکەن بەعکسەوە تۆ ئەگەر لایەنەکەی بەرامبەرت بەهێز دەبێ ناپەرژێ سەر کێشەکانی خۆت پێشمان وایە یەکێتیشمان هەمانە و تەجربە بۆ عێراق کە لە عێراقایە بۆ کوردستان عێراق دەشێ بۆ کوردستان خۆشی دەشێت لەبەرەوەی یەکێتیش باکسان پێی خۆشە هەموو هێز سیاسەکانی کوردستان پێکەوە بن و تەبابن بۆی کەسێک کە قسەی کردسە کە یەکێتیش باکسان لە آخر کۆبنەوە کە سەرۆکی یەکێتیش باکسان لێ بوو ینی وازەحە کە بڕیار لای ئەو تیمەیە کە چوونەتە ناو کۆبنەوەکە بەڵام ئایا تیمی پارتی بڕاردەر بوون ڕەنگە بڕاردە نەبێ جا قسە لەسەر ئەوە نییە کە تۆ بڵێ وەڵا تیمی ئەمە بڕاردەر و تیمی ئەوان بڕاردەر نییە کەواتە مستەوایەتی جیاژیایی دیپلۆماسی هەیە بۆ حزبێکی سیاسی ئەمە کەلتوری جەنابی مامجلال بالمناسبە مامجلال بۆ ئاشتی لە کوردستانە حسابی تەمەنی ناکرد حسابی موقع و جێگای حزب سیاسەکانیشی ناکرد بە گەورەی بە بچووکیشی نەکرد ئاشتی کوردستانەوەی پێویست بوو ئەم کەلتورەیە هەندێک لە ئەندامانی یەکێتی پێیان ناخۆش وەڵامەکە کە ئەزایی کە بەڵێ وایە کاکەین تەمەنەوە ئەمە غیرەتی حزبیەت ئەمە ئەداتی ئەمەینێکی یەدەکێکی باشە بۆ حزبی سیاسی کە بڵێن ئەندامەکانی و لایەنگرەکانی پیان خۆش بێ کە یعنی حیثیەتی حزبەکە بپارێزێ بەڵام لە ڕاستی ئەمە کەلتوری جەنابی مامجلالەکەوەی کە کاک باوەڵ دەیکا لە هەر شوێنێک ئاشتی لێ بێ لە شوێنە کۆمنی لێ بێ خۆشێکە بەشداری تاکە بەڕاستی ئەمە کارێکە ینی بەشێکە لەو کەلتورەوە پێمان وانە کاریش خراپ بێ ئەگەر بەرهەمەکەی باش بواە ئەگەر با بڵێن ینی دەستە جەمعی بواە لە ناو یەکێتی و پارتی بەرهەمی ئەم دەست پێشخەری یەکێتی شماکوسان وەکەوەی کە کات خۆی جەنابی مامجلال کردی کە لە مەسیفەوە لە تورکیا گەڕای بۆ مەسیف و بوو بە بنەچینەی ئەو ئاشتی کە تا ئێستاکەش بە سەر هەموو دژواریەکان بڵێن بۆتە بەناغی باشین دەستکەوتەکانی کورد پێمان وایە ئەوەی کە باوەڕ کردوێتی بەشێکە لەو کەلتورەوە پێشمان خۆزگا ینی بەرامبەر ئەمەش ئەم ڕاستە سیاسی هەبوایە بۆ ئەوەی یعنی بزانێ گرنگ نییە کە وەفدەکەی پارتی چێ گرنگی بریارەکەی ئەو بریارەی دەیدا بۆ پرۆسی سیاسی لە کوردستانە و بۆ ئاشتی لە کوردستانە مەطلوب بێ ئەگەر قسە سەر ئەوکەی کە ئەم بچووکە ئەم گەورەیە پرسیارەوە دروستە بێ کەواتە گە تۆ پێت وایە یەکێتی حەزمی خۆی نەماوە بۆ نمونەوەکو ینی جا لایەنێکی سیاسی ئەم قسەی کرد لەناو پارتیە ئێوە پرسیاری پێش کەواتە تۆ کە پێت وایە یەکێتی بچووکترە ینی مەسئولیەتی یەکێتی کەمترە یان دەبێ مەسئولیەتی خۆت هەڵگری زیاتر گەورەکان ئەو کەسانن کە ینی وەکو کاتی خۆی شرۆڤەکارێکی سیاسی ئەمریکی وتبوویتی رووسیا نایە بڵێ دەوڵەتێکی گەورەم ئەبێ بەکردەوەش بیسەلمێنە گەورەیە چکە ینی گەورەبوونی هێزی سیاسی تەنیا بە حەزمەکە و بە قەبارەکەی و بە دەنگەکانی بە کورسەکانی نیە بەڵکو بە گەورەی ئەم بادرە سیاسانە شەکە دەیکا ئێمە پێمان وایە ئەگەر یەکێتی بچووک ببێ معنای مەسئولیەتی سەرشانی یەکێتی خالیترە بێ و ئاسانترە بێ مەسئولیەتی لایەنەکانی دیکە بە قورسەکە بۆیە ئەو کەسانی کە خۆیان بە گەورە دەزانن بۆ یەکێتی شماسان کێشە نییە بەڵکو پێی خۆشە بڵێ دەفەر و ئەرکە گەورەکانی خۆتان جێبەجێ بکەن بۆیە ئەنی ئێستاکە لە سیاسی کوردستانیە ئەم ئەگەر ئێمە ڕوو لە هەرێمی کوردستان و لە عێراق خۆی عملی سیاسی لە کوردستان و لە عێراق سێ بازنێ بۆ ئێمە هیچ بۆ کورد یەکەم بازنەی هەرێمی کوردستان دووەم بازنەی ناوچە دابراوەکان سێم بازنەی دێنە سەر
ئەگەر لە کوردستانە خلاف و ناکۆکیشە بێ بۆ هەموو لە دەستوری عێراقا و لە کەلتوری سیاسی عێراقا و لە پرۆسی سیاسی کوردستانە ئەو ناوچەی کە پێی دەگوتێ پێش 2023 ئەوە ساغ بۆ تۆ کە کوردستانە حەزەکەی ئەنواعی ملمانەی سیاسی لەسەر دروستکە حەزەکەی لە خۆپیشاندانەوە تا ملمانەی ئەوەی کە لە پەرلەمان ملمانەی دەکەین ناو حکومڕانیان ملمانەی دەکەی لەسەر مدیر عامێک شارەکەی ئەوانە شتێکی کەیە بەڵام دێتە ناوچە دێتە بەغدا و دێتە ناوچە دابراوەکان پێویستە کات کە یەکگرتووی کورد بپارێزێ بۆیە گرنگ ئەوە نییە کە ئێمە گرنگەوەی کە یەکگرتووی کوردستان و یەکگرتووی بڵێن ڕێزە سیاسەکان ڕێزی سیاسی کورد لە ناوچە دابراوەکان لە بەغدا هەبێ بەڵام ئەمەش گرنگە بزانین لەسەر چی ئەساسی سیاسی دەیکەی یان ئەگەر یەکێتیش ماکسان بۆ نمونە بۆچی یەکێتی بۆ خۆی باڵێن بۆ هەست بەزەن بکە لە 2 ساڵی ڕابردووە یەکێتی نیشتمانی کوردستان سەلماندی کە پاراستنی دەستور و پاراستنی تەوافق و پاراستنی تەوازن و پاراستنی مشارەکەی کوردی لە عێراقا پێویستی بە حکوومەتی زۆرینە نیە و ئەمە یاریکی خەتەرە گەر هەر کێزی سیاسی کوردستان بیکە جا با پارتینێکە یەکێتی بیکە یەکێتی نیشتمان بەمە بەهەژدە کورسیەوە تەبەن وەکو من جارە باسێکین جا ئەگەر زیاتریەوە ئیبداع کرد بەهەژدە کورسیەوە سەلماندی کە لە ڕاستیە پرۆسی سیاسی لە کوردستان و لە عێراقا دەبێت ئەو بنەما دەستوریە بێت کە و پێشمان وایە کە ئەمە ئەم تێڕوانە سەرکەوت یەکێتیشمان لە دۆسی سەرۆک کۆماریە سەرکەوت لە دۆستی تەوافقی سیاسیە سەرکەوت وە پێشمان وایە ئەگەر تێکی نەدەن لە معادلی سیاسی کوردستانشە سەرکەوتن چکە سەرکەوتن چیە یەکێتی و پارتی گەیشتە معادلەیەکی باش لە ئاشتیە ئەوە بوو کە دیدارەکەی کاک مەسرور و کاک قوبات ئەوەی لێکەوتەوە کە ینی با بڵێن مەسلەی بودجە و مەسلەی موچە بێتە بابەتێکی سیادی لە حکوومەتی هەرێمی کوردستانە بە ژێرەی شارەکان دابەش نەکرێ و لە شەڕی لە نەبەردی دەستوری دینیشە بودجە شار سەرکەوتین لەبەرەوە پێمان وایە ئەم سیاستە ڕاست دەرەچێ یان بە زۆری و کەمی کورسیەکانەوە زۆر گرنگە هێز سیاسەکان یان هێزی بابلێن هێزی دەنگی خۆیان لە پەرلەمان هێزی سەربازی خۆیان هێزی تاریخی خۆیان کە تۆ هەت بێ یانەت بێ بەکاربێنی بۆ ینی بۆ چی بۆ عملی سیاسی ئەمە خۆ نمونەیەکمانێ کاکە لە چەند ساڵی ڕابردووە بوون بستنی گۆڕان 25 کورسیە بوو لە پەرلەمانی عێراق بەڵام بوو بە مۆتەکە بەسەرشانیەوە لەبەرەوەی ینی با بڵێن ئەوە ڕەنگە تەجویەکی سیاسی بێت بۆ دراسی خوڵی بێ ینی لەبەر ئەو دەنگدەرانی سەقفی داخوازەکانی وە بەرز کردبووە کە نەیتوانانی محافظەی لەسەرکە و بینمان نەتیجەکە چییە بۆیە زۆر گرنگە تۆ دەنگی زۆر هەبێت معلوم وایە کە پارتی هێزی یەکەمە لە کوردستان لە ڕووی دەنگدان و لە ڕووی کورسەکانی پەرلەمانەوە بەڵام لە ڕاستیە حکوومەتەکەمان بە تەرخی کۆتای پێێت و پەرلەمانەکەشمان بە تەرخی کۆتای پێات نیشانیدا ینی بەرهەمی ئەو یەکبوونەی پارتی نەیتوانی لێ بخوات و نەیتوانی ئیدی بکە و ئەوە هەموو ئەو جوولە سیاسیانی کە لە چەند مای ڕابردووە بینمان مەسەرم بۆ نمونە هەوڵەکان بۆ زیندووکردنەوەی کاراکردنەوەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و تەمریرکردنی ئەمە بۆ دامەزاوی دەستوریەکانی کە بڵێن ئەم ئەنجومەنەین بکرێتەوە ینی بە چەند بزوتنەیەکی ناڕاست و نادروست نەتیجە لەو سەرەوە ئێمە بینمان دادگای فیدالی بڕایەکیدا کەواتە هەموو ئەم ئازبوونە و هەموو ئەم زوورکردنە و هەموو ئەو سەشکانەی کە لە پەرلەمان بینیت نەتوانین نەتیجەیەکی دابەوە پارتی نەتیجەیەکیدا بۆ یەکێتی بەڵکو بەڵام کە معادلەکە سەیرەکەی زۆینە زۆر گرنگە تۆ بزانین چۆن وە بەرهێنانی تا دەکەی کە نەتوانین وە بەرهێنانی تا بکەی معلومە کە تو پرۆسی سیاسی لە کوردستان چەند ڕۆژە بە ڕێزکاکستران مەسەڵەن وردە لێدوان هەیە لە قیاداتی پارتی باز دەوەکەن بە غێر مباشر هەندێک لایەن هەیە کێشەکانی خۆیان دەبەنە بەغدا کێشەکانی هەرێمی کوردستان لە بەغدا باز دەکەن وەکوونە ئاماژەیەک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بردنی کێشە بۆ بەغدا عیبە و نەنجێکی سیاسی نیشتیمانی یاخود چارەسەرە خۆی ینی بردنی کێشە بۆ بەغدا ئەگەر عیبە بە عیبەشە بۆ کەسانی کە ناتوان لە شوێنی خۆی کێشەکان چاساکە دانی کاکە زانە ینی ئەمە دامەزراوەیەکی ئیداریمان هەیە بەسەر بۆ نمونە جەناب سەرۆکی ئەو دامەزراوەی من کێشەیەکم لەگەڵ تۆ دێمە لای تۆ کە نەیتوانم حەلی بکەم بردم بۆ سەری تۆ ئەمە تەنیا دەرخەریەوەیە کە جەناب نەتوانێت ئەم معادلەیە لە شوێنی خۆی چارەسەر بکەی بۆیە بردمە ئاستیتر ئەمە خاڵێکی زۆر گرنگە خاڵی دووەم
لە ڕاستی ئەمە هەرێمی کوردستان تا ئێستاکە هیچ نەبێ یەکێتی نیشتمانکرا لە پرۆسی ریفراندۆما بوو لە دوای ریفراندۆمەوە معادلەی سیاسی پارتی پێش یەکێتی ڕایکردەوە بەغاکە يعني ئەوراقی خۆی تەرتیب کاتەوە لەبەرەوە ینی ئێمە بەشێکی لە عێراق بەشێکی لە دەستوری عێراق معتەیاتەکانی بەردەستمان کە دەڵێ مادام بۆ نمونە مادام حزبێکی بچووک یا گەورە بۆی هەیە ئیسمارات کە لە بەغا ینی لە ڕووی سیاسیەوە بۆچی لە حزبێککە قەدەغە بێ یەکێتی نیشتمانی کوردستان پێی وایە لە ناو جوولەی معادلەی سیاسی عێراق باشترین کاری کردووە بەڵێ بۆی نابێ قەزە بکەینە ئەوە دژی نیشتیمانە نەخێر نیشتیمان چییە؟ نیشتیمان هەرێمی کوردستان بۆ ئێمە لە ڕووی تاریخیەوە خاکی گەلی کوردستانە جا ئەمە گەربێنە سەر تاریخی هەر نیشتیمانەکە ئەمە هەر هەرێمی کوردستان نییە لە مەهابادوەتیایەتی تا ئارارات ئەگەر قسە لەسەر لایەنە مێژوەکەی دەکەین ئەگەر قسە لەسەر ئیتارە دەستوورەکەی دەکەین نیشتیمانی ئەم بەشێکە لە عێراق ئەو عێراقا بە دەستوورەکەی خۆی سەلماندوێتی کە هەرێمی کوردستان پێکهاتێکی تایبەتە و سلمان شوێتی کە ئەم هەرێمە یەشتا مکتەمەل نییە شوێنی دیکەی ماوە جوغرافیای تری ماوە بە دەیلەوەی مادەی 140 پەسەند کردووە کەواتە ینی معادلەیەکمان هەیە ئەمە کە تووە پرۆسی سیاسی لە کوردستانە بەشێکە لە پرۆسی سیاسی عێراق نابێ کاغزانە بچێت لە بەغا بۆ خۆی هەموو شتێک بکە هەوڵدا پۆسی سەر و کۆمار بەدەست بێنێ ئەگەر حزبەکەی بەرامبەری هەوڵ بدا شتێکی وا بکە یا من هەوڵ بدەم شتێکی وا بکەم تۆ ئەمە لە قالبی خیانەت جارە ئەستان زۆر بەکارێنانی خراپە زۆر بەکارێنانی بە هەردوو دیوەکەی خراپە بەکارێنانی زمان زۆر بڵی خاینی واروە مارەسەکردنی شێر خراپە لەبەرەوە ینی بانەچێنەوە تەفاسیلە ئەم جۆرە ینی تەخوینکردن کارێکی خراپە یەکێتی نیشتیمانی کوردستان وا سەری ئەم مۆزوع دەکا کە معادلەی سیاسی هەرێمی کوردستان لە ناوخۆدا مەفروضە میکانیزمی بۆ بدۆزینەوە بۆی کە تۆ ناچانەی بچێت بەخۆی فەرم بوو تۆ سەریکە سەرۆکایەتی هەرێمی کوردستان داواکە کە کۆمسیۆنی باڵا هەبژاردن لە عێراقا دەور بگێت لە پرۆسی سیاسی لە چارەسەرکردنی ئەم کێشەی کە کێشە بن بەست چکە کۆمسیۆنەکەی ئەمە ڕاوەساوە باشە بۆ کەس ناڵێ زەحمە نەبێ و کۆمسیۆنەی کە لە بەغدا هەیە فریشتەیە هەرو دادگای اتحادیە کە ینی کۆمەڵە دامەزراوە هەیە لەبەر ئەم پێم وایە ئەمە خەڵک نەپێی دەخەڵەتێ نە زۆریش بەردەوامەکە نە زۆریش بڕەکە وەکوکردنی نیشتیمانی کوردستان ئەگەر بێنە سەر معادلەی سیاسی ئەوە هەمومان بەشێکی لەو معادلە سەر ئەگەر بێنە سەر مەرجعیەت یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە مەرجعی هەموو حرەکەی کوردی دەزانێت چونکە بە خوێن سەلماندوێتی وەکو قسەکەی جەلای مام جەلال کە ئەڵێ ئەگەر بە ئاشتی کوردستان نییە ئەوە دیارە چۆن دەکرێت و ئەگەریش بڵێن هەوێی وەتەنیە هەوی وەتەنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە خوێن شەیدەکانی دیتە تا ئێستاش ئەمە بەردەوامە چونکە ئاخر شەڕکە کراوە لە کوردستان ژمارەی شەیدەکانی یەکێتی کەشەری داعشە ژمارە شەیدەکانی یەکێتی ئیسلامێنە کە یەکێتی ئەتوانێت هەوێ نیشتیمانی ببەخشێ بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێ خۆ ئەگەر ئەم هەوێ نیشتیمانی هەموو کوردستان و هەموو بۆزەی سیاسی کوردستانی بتوانێت ببەخشێ خێر عەلا خێر چونکە ئەرکی لەسەر شانی یەکێتی ڕەنکەم کاکسران قسەیەکی تر هەیە ئەمڕۆ ڕۆژنامە عەرەبیش بڵاوی کردەوە و بۆ چوونێکی هەندێک لایەنی سیاسیشێکە کێشەکان لەسەر یەکێتی و پارتیەوەن ئیرادەیەک هەیە ئیرادەیەکی ئیقلیمی لێ ناگەڕێ یەکێتی و پارتی بگەنە نەتیجە لە کۆبوونەوەکان ئەمە پەیوەندی بەوە هەیە یان پەیوەندی بەوە هەیە کە یەکێتی کە چێتە کۆبوونەوەکان یەک وەڵام وەرناگرێت خۆی ئێمە باسمان کرد کاکین یانی وتمان هەرێمی کوردستان بەشێکە لە معادلەیەکی ئیقلیمی نۆدۆڵێت عێراق خۆی بەشێکە لەو معادلە هێزی سیاسی ینی هێزی سیاسی هەر وڵاتێکی بە ئەندازەی ئەوەی کە خۆی لە ناوخۆدا پتە بێت دەتوانێت بێتە فاکتەری ئیلهام بەخش بۆ وڵاتانی دەوروبەری یعنی سەیری کە ساڵی 2005 لە قیمەی ئەوەی کە ئیرهابە بوو لە عێراقا تیرۆری قاعیدە هەبوو عێراق بە یەکەم هەڵبژاردی کە کرد لە ساڵی 2005 و بەوەی کە بڵێن دەستوری هەبوو بوو بە وڵات بۆ بە ئیلهام بەخش باشە کوردیەکەی کە کوردستانی خۆمانەوە بە ئیلهام بەخش بۆ خەباتی کورد لە بەشەکانی تریش بۆ بە ئیلهام بەخش ینی گەشەی ئابووری لە کوردستانە وای لە کوردی سووریا تورکیا ئێران کە ئێمە پێدەن ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوا و باکوور وای لێکردن بێن لێرە کەسابەت بکەن و حەز بە سیاسەکان کرد کە بە نەوەیەک نەوەکان لێرە هەز بە مەکانە و ئینی خۆیان بکەن مۆدێلی حکومڕانیکردن لە عێراق کەوای کرد جەنابی مامزە بێتە سەر کۆمار بۆ مۆدێلێکی ئیلهام بەخش کە چەند ساڵ دوای ئەوە پیاوێکی وەکو
ینی کوردێکی وەکو دەمیرتاش خۆڵ بژێری بۆ پۆسی سەر کۆمار گرنگەوە نیە بردیوانەی بردەوە گرنگەوەی مۆدیلەکەەوە بوو کە کوردش ئەتوانێت پۆسی سەر کۆماری بەدەست بێنێ و ڕەنگە ئەگەر ئەمە لێ بڕۆ شوێنی شوێنی دیکەش دووبارە بێتەوە ئەمە خاڵش گرنگە لە ڕاستیە دیموکراسی عێراق بوو بە ئیلهام بەخش بۆ سونەکانیش لە وڵاتانی دراوسە بوو بە ئیلهام بەخش چونکە دوای ئەوە دوای 2005 انتخاباتێکی دیموکراسی لە یەکەم انتخابات دیموکراسی کراوە لە ئوردن کرا یەکەم انتخابات دیموکراسی ڕێکۆپێک لە مەسری سەدەی مبارەک کرا کە ئیخوان مسلمین کە ئۆپۆزیسیۆن نزیکەی 100 کورسیان هێنا و هەروەها بوو بە ئیلهام بەخش حتا بۆ بزنەوەی سەوزەکان لە ئێران کەواتە عێراقی دیموکراسی بە هەموو کێشەکانی خۆیان بوو بە ئیلهام بەخش ئەم پرۆسە سیاسی کە تێک شوو معادلەی سیاسی لە عێراق تێک شوو لە بەهاری عەرەبیە معادلەی سیاسی عێراق وای لات عێراق دەوروبەرەکە تاسی لە عێراق کرد لەبەرەوە کاکە زان ئەمە مەسەلەیەکی مەعادلەیەکی زۆر واضحە تۆ کە بە قووەت بی ئەبیتە ئیلهام بەخش بۆ خەڵکی دیکە و ڕەنگە لە ڕۆژێک ڕۆژانە دەرفەت بدەێت تەدەخولە بۆ وڵاتانە بە قووەتن عێراق لە هەشتاکانە دەوێت بە قووەتن بەڵام لەبەری قووەتێکی ئەساسێکی نەبوو بووکایەوە کۆتای پێات بەڵام تۆ سەیری تورکیا و ئێران بکە دەورە جێر لە عێراقا لە ئێرانە لە دەوروبەرە خۆیان تۆ بینیسە ئێران لە ئێران خۆی لە 6 پایتەختە دەورمانەیە و هەروە تورکیا لە ئاسیای ناوڕاستەوە بۆ زۆر شوێنی دنیا قۆی ئیقلیمی گەورن ینی شان لە شانی معادلەی دەوری نادەن لە باشە عێراق لە چی کەمەوا بێ پێمان وایە ئەمە خەلێکی جا ئەوە کە ئەگەر بۆ ئەوەی بۆ کوردستانیش دەوترێت بۆ عێراق شان ڕاستە لەبەرەوە پێمان وانە کە یەکێتریش ساحبی ئیرادەی خۆیەتی و پێشمان وایە یعنی هیواشمان وایە کە یعنیینە پارتیش ئەبێ وابێ حزب سیاسەکانی تری کوردستانیش ئەبێ وابێ لەبەرەوە معادلەی ئەوەیە کە چۆن ئێمە بەهێز بین ڕۆژگارێک هەبوو ئەم یەکێتی پارتی خۆشیان لەبەرەوەی کە پێکەوە تەبابوون ئەیانتوانی کاری هەبەش پێکەوە بکەن یعنی ئەوان ئەبوون بە عێزەتی قەبان لە پرۆسە سیاسی عێراق کە معادلەیەکی ئیقلیمی نێودەوڵەتیە ینی سەرۆکی هەن نەک سەرۆک کۆماری عێراق کە بەر کورد دەکەوت بەڵکو سەرۆکی پەرلەمانی عێراقیش کە بەری سونە دەکەوت و سەرۆک وەزیرانی عێراقیش کە بەر شیعە کەوتبوو زۆینەی شیعە کەوتبوو کورد قسەی تێدا بوو ئەی بۆ لە معادلەی دووەمە جعفەری هەڵنەبژێرا چکە کورد قسەی تێدا کرد لەبەرەوە لە ڕاستیە با ئێمە پرسیار نەکەین لەوەی بڵێن وەکو ڕۆژنامەیەکی حەریفی وەکو عەرەب بەڵێ وەڵا هێزێکی تر هەیە با ئێمە وا بکەین چۆن هێزەکە وا لێ بکەینەوە کە یەکێتی پارتی و معادلەی سیاسی کوردستان وەکو جاران بە قوت بێتەوە ئەمە شتێک نییە بڵێن هیچ هێزێکی سیاسی سۆپەرمان نییە بەڵام کە معادلەکە کە فەزای سیاسی لاوازە بێ معلومە ئەم جۆرە شیکردنەوەش دێتەوە با بێن ئێمە ناڕاستی قسەی ئەو معادلە بسەلمێن و قسانی کە شەرۆڤەکارەکان دەکەن قسەی شتێکەڵێن یەکێتی و پارتی مەترسی گەورە لەسەر هەرێمی کوردستان هەیە ئەگەر یەکێتی و پارتی بەردەوام بن لەسەر ئەو ناکۆچیانە کە خۆیان هەموو ڕاستیەکانە بینن دۆخی هەرێمی کوردستان بەرەوە تونێلێکی زۆر تاریکتر و بەرتەسکتر ئەنگاوێت چەند مەسئولیەت لەسەر شانی یەکێتی و جێبەجێکار نەکردن کاکە زانە لێرە مەسئولیەتەوە نیە کێ ینی کێ ئیدا بەڵام لێرە کێ هەوڵ بدا پرۆسی سیاسی لە کوردستان پێویستی بە هەوڵی یەکێتی پارتی نیە بەتەنیا پێویستی بە هەوڵی هێزەکە سیاسەکانی تریش لە کوردستانە چونکە ئێمە ڕەنگاوڕەنگی زۆرمان بین لە هێزی سیاسی کوردستانە دەوریان گێڕا لە عملی سیاسی کوردستانە باوبژی زۆرمان بینی وەکو لە کوردواری خۆمان دەڵێ با بژی و با بڕۆخی و بین بێت ئێمانە مەفروزە قسەیان هەبێت لەناو معادلەی سیاسی کوردستانە و بێ قسە بکەن لە چاسەکردنا و پێشمان وایە ئەمە ئەتوانن یارمەتیدەری پارتی بن ئەگەر ئەو مۆدلی پارتی دێڵی ڕاستە و هەروایە ئەتوان یارمەتیدەری یەکێتی بن کە ئەو مۆدلی یەکی دێڵێ ڕاستە و لە هەمووی گرنگتیش با یەکێتی پارتی بانگەوازکەن بۆ ڕێگای ناوڕاستی چارەسەری کێشەکان کە من پێمان وایە هێزی سیاسەکان ئەتوانم دەورە بگێڕن و پێشمان وایە کە هەندێک محەتات هەوڵێندەوە بیگێڕن بەڵام ئەمە ڕاستی ئەتوانم بڵێم مادام پارتی دەڵێ ئێمە یەکەمین و ئێمە معادلێکی بەقوترین و ئێوە زەعیفن مەفروض ئەمە زیاتر ئەم نەسحەتە وەربگرن و هەروەها یەکێتیش لە شوێنی خۆی بنەتوانم بڵێم
هەم لە تەسیحاتەکانی سەرۆک باڤڵ هەم لە تەسیحاتەکانی یەکێتیشمان کوردستان وایە کە بەڵێ ئێمە ئامادەین کە ئەو هەلومەرجە دژوارە ڕەچاو بکەین و ئێمە پێمان وایە کە ئەم دەستکەوتانە هی حزبێک سیاسی نییە بە تەنیا بەهادەریدا بدا یەکێتی خۆی بە خاوەنی ئەم هەرێمە دەزانێت خاوەندایەتیشی دەکە هەرەوە نیە بڵێ من دروستم کردووە و بۆ مێژوو بێڵێ بەڵام احساسی خاوەندایەتیش گرنگە کە نیشانی دا پێویستەکە ئەم کێشانە چاسەر بکرێت ئێستا لە عێراقا ئێستا لە کوردستانە لە غیابی ئەم پێکەوەیە کە زۆر مەکاسب هەیە بۆ کورد لەدەستی دەدەین بەڵام خۆ دەبێ ئەگەر بە یەکگرتوو نەمان کرد بە ئالێتەکانی دیموکراسی لە عێراق باش کاکستران هیچی وایەکە لە چەند ڕۆژی داهاتوێ یەکێتی و پارتی کۆ ببنەوە و یەکێتیش پاکستان قەت وەکو ئەوە وەکو مەبدەی حسابەت قەت کۆبنی ڕەت نەکردەوە و ئاساساً قسەکەی کاک باڤڵ کە لە مەسیف کردی وتی ئێمە هاتوین بۆ ئەوەی ڕێککەوین و ناهێن تەسیحاتی نامەسئولانە ئەم معادلە تێکدا و تەسیحاتەکان جوابدانەوە نییە بۆ یەک تەسیحی معەن بەڵکو جوابدانەوە بۆ ئاراسی سیاسیش کە یعنی وەکو کاک باوەتی دەستی ڕاست و چەپە هیوادارین کە ئەمە با ئێمە قسە سەر نەکەین زۆر بڵێن ینی یەکێتی یەکگرتووە یاخود پارتی یەکگرتووە یاخۆ هەردوو لا یەکگرتوو بووی بتوانن نەک بن بە یەکگرتوو وەکو حزب بەڵکو بتوانن کێشەکانی کە لە هەرێمی کوردستانەیە چارەسەر بکەن و زۆر گرنگە ئەمە معادلەیە کە احتیمال هەیە لە هەرێمی کوردستان بڵێن با بڕە ئەمە پرۆسێکی سیاسی با بڕە بخۆی ڕێگا چاسەی بخۆ دێتەوە بەڵام لە ڕاستیە لە ناوچە دابراوەکانە زۆر چکە ئەمە معادلەکە عێراقمان بینیەوە تا حکومەت پێکاتوە و یەکێتی وەزارەتی خۆی و پارتیش وەزارەتی خۆی و یەکێتی پۆستی خۆی و پارتیش پۆستی خۆی ئەوە تەواو بووە ئەوەی کە ئێستا لە منتیقەیە ئێمە تیاژین ناوچە دابراوەکانە کە خەتەرێکی زۆر گەورە هەیە لەسەر ناوچە دابراوەکان و پێویستە کات کە ئەتانێت ئەو مەلەفەت جیاکەنەوە لە کێشەکانی هەرێمی کوردستان خۆی یا خۆیی جانەکێتەوە خۆ زەکای سیاسی کێتی پارتی بەشێوی تێدا مەلەف چارەسەری بکەن بەڵام ئەگەر واش نییە بێ وەکو کاک باڤڵ هەموو جارێ ئەڵێتەوە ئەگەر ئێمە ناتوانین بەیەک پاکش هەمووی چارەسەرکەین با دانەدان چارەسەریکەین کە ئێستا ئەولوێت بۆ مەلەفی هەڵبژاردننی کەسە لە بەرچاوە هەڵبژاردننی ئەنجومەی نوێنانی عێراق کە لە کەرکووک و ناوچەدا کەرکووک و خانەقین و تەوان کورد خۆت زانی بۆ لە 4-5 پارێزگا مانیە لە مووسڵ و دیالە و سەلاحەدین و کەرکووک وهی کەرکووک زۆر تایبەتە لەبەرەوەی ناسنامەی مەسەلەی کورد لە عێراقا ناسنامی ناوچە دابراوەکانش کەرکووکە لەبیریشمان نەچێت لە 2005ەوە ڕاست هەڵبژاردن کراوە بەردەوام لە عێراق بۆ پەرلەمانی عێراق بەڵام 2005ەوە هەڵبژاردن بۆ حکوومەتی لۆکاڵی کەرکووک نەکراوە کە ئەمە بەشێکە لە چارەسەری دیموکراسیان حکومڕانی لە عێراقا بەشێکە لە چاسەری کێشەکانی ناوچە دابراوەکان بەشێکە لە چاسەری کێشەکانی کەرکووکە ئەم انتخاباتە کاکە زانە زۆر گرنگە لە خانەقین کراوە چکە ئەنجومەنی محافەزەی کەرکووک کراوە خانە بڵێن دیالە کراوە لە تکریت کراوە لە مووسڵ کراوە کە لە تاقە شوێن کە نەکراوە کەرکووکە وەکو ڕەمزی ناوچە دابراوەکان وەکو ڕەمزی مەحرومیەت لەوەی کە ممارەسەی دیموکراسی خۆی بکات چونکە حکومڕانیکردن لەوێ تقریبەن حکوومەتی لۆکاڵی لێوێ ڕاوەستاوە بۆیە زۆر گرنگە یەکێتی و پارتی و هێزی سیاسەکانی دیکەش بگەنە ڕێکەوتن ئەمە کاکە زانە ئەمە نابێ وا بخوێنێتەوە کە تو هەست بە لاوازیەکەی کە تا دو هەڵبژاردنیش کە کراوە یەکێتیش مەسەن 4 کورسی هەیە لە ئەنجومەنی نوێنانی عێراق پارتی دوی هەیە کە بە 4 و 2 کاتە 6 دوو کورسی تریش هەیە کە یەکیان بڵێنەوەی نوێ بردوێتی کە یەکێتی نیشتمانەکان پێمان وایە ئەمە کورسی ئەمە بەغەڵەت چووە و کورسێکی کەشێک کە دیسان هەیە یەکێتیە بەر عەرەب کەوتووە ئەگەر یعنی کەواتە پارتی دوو کورسێکی خۆی هەیە یەکێتی 6 کورسەکەی دوو کورسی لەبەر هەلومەرجی ئەو کاتی کوردستان و یەکێتی لە دەستمان داوە بەڵام زۆر گرنگە ئێمە بزانین کورسەکان ئەوە گۆڕانکاریەوە نهاتوە 6 بە 2 بۆیە پێویستە یەکێتی و پارتی لەسەر ڕێکەون بەڵکو ئەم 6 بە 2 بکەنەوە 8 و بچێتەوە ڕۆژگارێک هەیە کوردستان 8 کورسی هێناوە لە پەرلەمانی عێراقا لە بەشی کەرکووک کە 6 یەکێتی بۆ دوی پارتی بوو پێشمان وانە ئەمە زۆر گۆڕانکاریی ئەوتی بەسەراتی بۆیە پێویستەکە بەم منتیقەوە یەکێتی شوێنە کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و هێزە سیاسەکانی تریش بە یەک هەموو جوودێک خۆتانە خەنەگەر لەو ناوچانە ئێستا مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی شوێنە کوردستان و مەکتەبی سیاسی یەکێتی شوێنە کوردستان لە ئاستی بەرچ سەرۆک باڤڵ هەموو جوودەکەی بۆ یەکە یەک کورد بە یەک ریزی بچێتە لەو هەموو بژاردنەوە چونکە ئێستا ئەگەر پرۆسەکە بابەتێکی نەتەوەی گرنگ نەبێت بۆچی عەرەب ینی خۆیان یەک لیستەوە بۆچی تورکمان خوان و بەهەوڵە دەن بە یەک لیست بڕۆن معنوی تورکمانی شیعە و سوننی واتە
ینی مەخرەجاتی تورکیا و ئێرانشی تێدا بەڵام لەسەر یەک ریزیر یەکلیستی ڕێکەوەن کورد بۆ کورد یان جگە لە خۆی هەرێم کورد لە ناوچە دابراوەکان کورد لە کەرکوو جگە لە هەرێمی کوردستان هیچ شتێنێکی نییە بەکو بە پاڵپشتی خۆی بزانێت. باڵێ خەڵک مەترسی هەبێت لەوەی کە دۆخەکە بەکو ئەو زۆر لە شرۆڤەکارەکان ئەڵێن بەرەو تونێلێکی تەسکوتاری کە ڕۆین ئێمە ئەبێ بە ترسیمان هەبێ بۆ ئەوەی ینی هانمان بدات چارەسەری بکەین ناوی مەترسیەکەمان ئەژدۆمان بشکێنێ بەڵکو ئەبێ مەترسیەکە ببێتە ئەوەی کە ینی بیر لە چارەسەر بکەینەوە دیتنی ئەو مەترسیانە زۆر گرنگە بۆی بیر لە چارەسەر بکەینەوە بەڵام نابێ ئەو ببێتە فۆبیا لەبەرەوەی مەترسیمان لەسرە ئیتر نەتوانین داهێنە ئەم بکەین لە چارەسەرکردن بەڵکو لە حەزاتی ئەزەماتە لە قەیرانە میلەتان نخبە سیاسەکان چارەسەری و ئادۆزنەوە کە ڕەنگەل بە شوێنەی بە خەیاڵی کەسان هاتبێ. دواسەرنجی بەڕێزکاکستان دواسەرنجی من ئەوەیە کە یەکێتی نیشتمانی کوردستان بانگەوازی یەکێتی بۆ ئەوەیە کە هەموو هێزە سیاسەکانی کوردستان لە ناوچە دابراوەکان یەک بین و با بڵێن کەنالیزەی ئەو کێشانەش بکەن کە لە هەرێمی کوردستان هەمانە و لە عاسی عێراقیشە ئەگەر نەمانتوانێت بە یەکگرتوو بچینە بەغدا لەو دوو حەمینەوە بە معادلەی سیاسی عێراق رازی بین بە ئالەتی دەستوورەکانی عێراق رازی بین چونکە خۆ چارەسەری کێشەکان یا بە یەکگرتوو دەبێت یا بە دیموکراسی نابێ هیچی لەسەر ویتر بکەین. زۆر سپاس بۆ بەڕێستراوەندای مەکتەبی سیاسی شتی نیشتمانی سپاس بۆ بەڕێزمانجومان کردی. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆرامایی ئەم شەومان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن. واتان.